باس لە کێشە و گرفتەکانی یاخود کێشە و داواکاریەکانی هاوڵاتیانی هەڵەبجاکەین بڵێ باس لەواکەین کە پرسی قەرەبووکردنەوەی کەسوکاری شەهیدان لە ئێستادا بەکوێ گەیشتووە هەروەها لەگەڵ ئەوەشدا باز لەواکەین کە حکوومەتی عێراق چی کردووە سەبارەت بە ئەو کارەساتی کە ڕووی داوە یاخود ئەو کارەساتی کە بەسەر کەسوکاری شەهیداندا هاتووە لە هەڵەبجا و لەگەڵەوەشدا باز لە پرسی بڕینی مینحەی کەسوکاری شەهیدانەکەین کە وەکەزانین ئەو بڕەپارەیەکی کەم بوو لە چاو ئەو کارەساتی کە بەسەر کەسوکاری شەهیدانە یاخود بەسەر شەهیدانی هەڵەبجەیە هاتووە بەڵام لە ئێستادا باز یاخود لە ماوەکانی پێشودا باز لەواکرا کە بڕدراوە باز لە ماکەین بە شێوەیەکی گشتی و هەروەها باز لە کێشە و داواکاریەکانی دانیشتوانی شاری هەڵەبجاکەین بە شێوەیەکی گشتی بە میوانداری زۆر بەڕێز کامرا مستەفا کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی کاروباری شەهیدانی هەڵەبجەن و ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لە گەڵماندا دەبن کاک کاروان سڵاو لەبێت کاک کامەرامە بوورە سڵاو لەبێت بانیت باش سواس بۆ ئامادەبوونت پێم خۆشە سەرەتا لە پامی بەڕێستانەوە دەست پێ بکەین وەک زانین کە ئەمڕۆ 36 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر یادی کیمیابارانکردنی هەڵەبجەدا بە لە پامی بەڕێستانەوە دەست پێ بکەین پامی بەڕێستان چییە؟ دیارە ئەمڕۆ 36 ساڵ تێپەڕێ بەسەر مەرگەساتی کیمیابارانی هەڵەبجە ئەمڕۆ بە دروشمی مەرگەساتی کیمیابارانی هەڵەبجەدەوە یەک ڕێزیمان لێکات بەڕێوەبەرایەتی گشتی شەهیدانی هەڵەبجە بە سەرپەرشتی بە پارێزگاری هەڵەبجەوە باوکاری زانکۆی هەڵەبجە و بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و سەرجەمدام و دەستگا معنیەکانی شاری هەڵەبجە هەڵەسین بە یادکردنەوەی ئەو مەرگەساتە دیارە 36 ساڵ لەمەوبەر لە ڕۆژێکی و ئەمڕوا هەڵەبجە لەلایەن ڕزێمی فاشیستی بەغداوە ژەهرباران کرا زیاتر لە 5,000 هاوڵاتی شەهید بوو و زیاد لە 10,000 هاوڵاتیش بریندار بوون کە تا ئێستاش بریندار ڕۆژانە شەهید ئەبن بۆیە ئەمڕۆ وەکو ساڵانی پێشوو بۆ بەرز ڕاگررتنی ڕۆحی پاکی شەهیدان و بەرزڕاگررتنی ئەو یادە و مانەویەتی ئەو یادە بەزیێتی ئەمڕۆ ئەو یادە بەرزڕاگری بەڵێ کا کامەران بە دیاریکراوی داواکاریەکانی هاوڵاتیان و لێپسراوانی ئیداری هەڵەبجە چییە؟ بۆ حکوومەت ێرە بوو بەڵێ یەکەم بەنسبەت حکوومەتی عێراقیەوە هەمیشە وتومانە حکوومەتی عێراقی وەکو میراتگەری حکوومەتی پێشوو پێویستە لەسەری قەرەبووی زیان لە کۆتوانی هەڵەبجە بکاتەوە ئەوە ئەم داواکاریە بەردەوامە بەڵام لای هەمومان ڕوونە و معادلە هەتاوەکو نێوان هەرێم و بەغدا بەم شێوازە بڕە حکوومەتی عێراقی بە پەیامێک لە ساڵی 2010 کەم و ئەسسی شوهەدا لێرە بوو ئەوان هەموو ئەوانە گرێدەن بەداخەوە ئەبوو هەڵەبجە بەدەر بوو لە بەدەر کرا لەو مەعما سیاسی کە ئێستا لە نێوان هەرێمی کوردستان و عێراق هەیە بەڵام ئەوە سەرەتا وەکو سەرەتایەک بە دوێنێ بۆ نمونە دیاریکی بەڕێز محەممەد شیع سوودانی بەکردنەوەی پرۆژەیەک لە هەڵەبجە بە بڕ 1 ملیار دینار وردە خەریکە هەندێک دیاریکە لە پێداویستی فەرمانگەی کارەبا و ژینگەوەمانە بەڵام داواکاریەکانی خەڵکی هەڵەبجە داواکاری ئەساسیەکان بریتە لە یەکەم داواکاری ئێمە چارەسەرکردنی بەرکەوتوانی چەکی کیمیاویە قەرەبووکردنەوەی کەسوکاری شەهیدانە و خزمەتکردنی زیاتری هەڵەبجە ئەوەی کە لە بیرمان نەچێ بەدەر لە بریندار و منداڵی ون بوو تاقانەی کیمیاباران و شەهید ومانە هەڵەبجە بۆ خۆی هەمووی شەهید بووە یعنی زیاتر لە 4 ساڵ ئەم شارە ناوچەیەکی ئەوە بووە محەڕەمە بووە ینی خەڵک بۆی نەبووە بڕوا پیاوی وێرانەیەک بوو بۆیە ئاوادانکردنەوەی ئەم شارە پێویستی بەوەیە هەنگاوی جدیتر و زیاتری بۆ بنرێت. باشە کاک کامەران پرسی بڕینی مینحەی کەسوکاری یاخود بەرکەوتوانی چەکی کیمیایی بەکوێ گەیشتووە هەڵبەتە باس لەوا کراکە بردراوە لە ئێستا ئەو کێشەیە چارەسەر کراوە یاخود بەتاواتی بردراوە واللهی بەداخەوە ینی ئەمەیان با من وەکو کەسوکاری شەیدانم داواکاری بکەم ئەبوو ئەو چاکسازیە وەزارەتی شەیدانی تا ڕادەیەک لێ بەدەرکرا بەڵام ئاتە خوارەوە ئێمە ژماری بەرکەوتوانی سنووری داری سلێمانی و هەڵەبجە هەمووی 375 بەرکەوتەیە هەڵەبجە ناگاتە 300 بەرکەوتە لە کاتێکا 2500 بەرکەوتە زیاتر دۆسییان لە نەخۆشخانەی کیمیابارانی هەڵەبجە تۆمار کردووە بە ئومێدیەوەی لیژنەی تایبەتمەندی وەزارەتی تەندروستی بێت و ئەوانش تۆمارکە بەداخەوە ڕۆژانە لەوانە شەهید دەبێ بەهۆی کاریگەری چەکەکە و ڕۆژ بەهۆی تەمەنیانەوە بەڵام ئەم ساڵی ڕابردوو بەهۆی یاسای چاکسازیەوە
کە لە ئەسڵا خۆی موچەی بەرکەوتوانی چەکی کیمیایی مینحەیەکە بۆ کڕینی عیلاج و پێداویستی ڕۆژانیان ئەوەیش بەرکەوت بە ئەوەی نابێت دوو موچە هەبێ جارێکی کە ئەو داواکاری ئاڕاستی ئەنجومەنی وەزیران کراوەتەوە ئێمە ئەمڕۆ لە یادی 36 ساڵیادا جارێکی داواکەین تکایە موچەی کە سوکاری شەیدانی کیمیاباران و بەرکەوتی چەکی کیمیایی با بە دەربێ لە هەنێن ڕێنمایی بە تایبەتی ئەو ژمارەکەمەی بەرکەوتی چەکی کیمیایی. بەڵێ کا کامەران هەوڵەکان گەشتۆتە کوێ بۆ دۆزینەوەی بێسەروشەنانی هەڵەبجە و ئایا لەو بارەیەوە هەماهەنگیتان لەگەڵ حکوومەتی ئێران و حکوومەتی ناوەند چۆنە؟ بەڵێ دیارە ئەو بابەتە دەمێک ساڵە ینی ئەو منداڵەون بوانە کە بەداخەوە داتاکی دروست نییە ینی هەر یەکە و داتایەکەیە خۆی کۆی و مناڵانی گەڕاونەوە 18 مناڵە لە یەکەم ڕۆژی تاوانی کیمیابارانی هەڵەبجە تا ئێستا هەنێکیان لەوانە چواریان بێگرفتە دیارە لە سەرەتاوە کۆمەڵە گەڕاونەتەوە دوای 6 مانگ و ساڵۆمانە هیچ گرفتێکیان نییە بەڵام ئەوەی مودەیەکی زەمەنی بەسەرچووە بەهۆی ئەنجامدانی پشکنینی DNA ئەوەی هەیە لەسەر ئاسی هەرمی کوردستان لیژنێکی تایبەتمەند لەسەر ئاسی ئەنجومەنی وەزیران پێک هاتووە لە وەزارەتە معنیەکان وەکو داد و ناوخۆ و تەندروستی و کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی شەیدان و پەیوەندیەکانی دەرەوە ئەم لیژنە لەگەڵ بەشی بەڵگە و تاوان لە هەولێر وەزارەتی ناوخۆ دەسەکات بە ئەو کەسانی کە داواکاریان هەیە باوک بڵێ مناڵێک لەگەڵ باوکو دایکەکە یا خوشتێکی ئابراایەتە لای ئەمە بەو میکانیزمە ئێستا ورتر تا ڕادەیەک خەریکیەوەین بەڵام لە دوای ئەخی دۆسیە هاوڕێ ئەسکەندەرەوە هیچ بابەتێکی کەی مناڵی ون بۆ ئاڕاستی ئێمە نەکراوەت و ئەنجامی ئەوانەی پێشوو بەشێکیان گرفتیان تایە خۆیان ئامادەنین بێن ئەوان ئێمە بە زۆر کەس ڕاپێکی ئەو لیژنە ناکەین بەڵام ئەوە مودەیەکی زەمەنی زۆری بەسەراچوە بەڕاستی 36 ساڵ زۆرە دوای 36 ساڵ مناڵێک لە بیئەیەکی جیاواز لە سروشت لە زمان کەلتور مەسەب هەموو شتێکەوە ئەگەڕێنیتەوە بۆ ناو بیئەیەکی جیاوازتر بەریەکەوتێکی زۆر یەکسان دروستە بێ بۆیە تا ڕادێ قورسەیانی دوای 36 ساڵ مناڵێک بگەڕێتەوە ئەو گرفتانە زۆرن وڵاتی کۆماری ئیسلامی ئێران هەر لە سەرەتای تاوانی کیمیابارانی هەڵەبجەوە بە ویژدانەوە هاوکار بۆ لەگەڵمانە بۆی ساڵانە تیمی تەندروستی لە ڕێگای ئیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پەیوەندیەکانی علاقاتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە چەند ساڵێکە تیمی تایبەتمەندی پزیشکی ئێرانیەن بۆ چارەسەرکردنی بەرکەوتوان بە هەمان شێواز ئامادەی خۆشیان دەربڕیوە بۆ ئەوەی کە گەڕان بە دوای مناڵانە بکرێت. باشە کاک کامەران بە ئەوشمان بیر نەچێت باس لە چارەسەر کرد و لە سەرەتاشا باس لەوە کرد کە لە ئێستادا ئەو کە بینین کە بریندارانی ئەو کەسانی کە بریندارن و شەهیدی شەبن بە هەمان شێوە لەبەرەوەی کە چارەسەری وەک پێویست وەرناگرن ئەتوانین بڵێن کە سەرەکی ترین ئەو گرفتە تەندروستیانەی کە ڕوبەڕووی ئەو کەسانە بۆتەوە کامانەیە و چارەسەرەکان لە هەرێمی کوردستان ناکرێت یاخود پێویستە ببرێنە دەرەوە. زیاتر لە 30 ساڵە بەرکەوتوانی چەکی کیمیایی ئەنێڕێنە دەرەوە بۆ ئێران و هەنێکیشیان چوونەتە دەرەوەی وڵاتانی ئەوروپا ینی زۆر ئەستەمە چارەسەری بەرکەوتی چەکی کیمیایی 100% بکرێت هێندە گازەکە مؤثیرە تەئسیری کردووە ینی هەنێکیان مرۆڤێکی زۆر نیو مرۆڤن ینی ژیانێکی زۆر ئەستەم سیەکان یا پێست یا چاو زۆر بابەتی قەرینەی چاو لەگەڵ پێست سنگا زۆر گرفتێکی گەورەی بۆیە بە دەگمە کەسێکی وەکو مامۆستا کامیل چۆتە ئەڵمانیا بە کولفێکی زۆرەوە ینی ئەویش بەشێک چارەسەری وەرگرتەوە بۆیە لانی کەم چارەسەریی بەردەواممانەیە بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی تا ئێستا کۆمپانیای جێبەجێکار ڕادستی وەزارەتی تەندروستی نەکردو ئەوش ئەکرێ خۆیان بە جوودی خۆیان کۆمەڵێ و ڕێکخراوێکی فەڕەنسی پێشووتر ڕێکخراوێکی ئەڵمانی ئێستا ڕێکخراوێکی فەڕەنسی دەرمان و پێداویستی ئەو نەخۆشخانەیە دابینەکە بۆ یەفسەرەکی ترین شت کە نەخۆشخانی بەرکەوتوانی چەکی کیمیایی تەنها بۆ بەرکەوتوانی هەڵەبجەنیە لە بیرمان نەچێ بۆ بەرکەوتوانی گۆپتەپە و ئاسکەر و سێوسێنان و باریستان و هەموو شوێنەکانی کەی کوردستانە بۆیە گرنگ ینی ئەم هەڵەبجات لە تەندروستی لە شەهیدان لە هەموو شتەیەکان لانی کەم لە هەنێ ڕێنمایی بەدەر بکرین لەبەرەوەی نەخۆشخانە وەرنەگیراوە تا ئێستا نەسرێنی ینی ئەوەی نییە پارێکی ڕاستەخۆی بۆ سەرفکردێ و عیلاجەکان کەیان ئەو لە 100% تێرکەری داواکاریەکانی بەرکەوتوانی چەکی کیمیایی نین ئومێ دەکەمەوە بەڕێز دکتۆر ئازاد خۆی هەموو بەڕێوەبەری تەندروستی وە مەوکو سەرپەرشتیاری و کارە دواترەوە پرسیار لەو بەڵێ کا کامەران هەوڵەکان بۆ بە جینۆساید ناساندنی کیمیابارانی هەڵەبجە بەچی گەشتووە؟ بەڵێ ئەوە هەر بەداخەوە ئێمە ساڵی پار لە بەرشەلۆنە لە
کۆنفرانسیەکێتی زانایانی جینۆسایدی جیهانی بەشداریمان کرد بەڵێ لە 210 پانێڵ لەو زانکۆ کە تێکڕای زانکۆکانی بەشێکی هەرە زۆر لە زانکۆ ناوبانکەکانی جیهان بەشداریەکەن لە 210 پانێڵ شتێکی تیان نەبوو ڕاستەخۆ بە ناوی هەڵەبجۆ بۆیە ئەکرێ بڵین ناکرێ جوود و مانوبوونی خەڵک نادیدە بگیرێ بەڵام ئەوەی کراوە تا ئێستا نەگەشتۆتەوە ئاستە لۆبیەکی بەهێز نییە لەسەر ئاستی دەرەوە و حکوومەتی عێراقی خۆی نایە ببێ بە ئەندام لە محکەمەی تاوانەکان لە ڕۆما بەعادەی ڕۆما نایە بچێتە ناوی قورسە بەلایەوە لەبەری خۆی ئەندام نییە ناتوانێت پشتگیریکە ڕاستەخۆت ئەوە یەکە لۆبیەکان لە دەرەوە کراون یا لۆکاڵین یاخود ڕێکخراوەین دافعێکی بەهێز نییە بۆیە ئەوەی هەیە لەسەر ئاسی عێراق حکوومەتی عێراقی لە ساڵی 2014 دیارە هەڵەبجە وەکو جینۆسای دەناسێنێ بەڵام قەرەبوو ناکرێتەوە تا ئێستا خەڵکی هەڵەبجە و ئەو کۆمپانیانەی کە چەکیان بە عێراق فرۆشتووە تا ئێستا هیچ کامێکیان وەکو پێویست ڕاپێش نەکران ئەو جوهدە لۆکاڵی ئەملاولا هەیە شتێکی ڕسمی نیە دڵخۆشکەر بێت تا ئێستا بۆیە پێویستی بۆیە ئەمڕۆ دەسەڵاتی سیاسی کورد لە هەموو کات زیاتر پێویستی بە هەڵەبجەیە بۆ ناوەندە جیهانیەکان بۆ وڵاتانی ڕۆژاوا بۆ حکوومەتی عێراقی کە وەک پەیامێک هەمیشە مەزڵومیەتی ئەم گەلە و قوربانیدانی ئەم گەلە ئومێ دەکەین جارێکی کە دۆسیی هەڵەبجە لە ڕووی جینۆسایدە و ئومێ دەکەین حکوومەتی هەرێمی کوردستانیش ئێستا بیری بکەوێتەوە کە هەڵەبجە چەند زەرورە بۆ بەڵێ کا کامەران ئایا ئەمە پێویست بەوە ناکات کە هەولێر و بەغا بە دوای میکانیزمیشی نوێ بگەڕێن هەوڵەکانیان یەکخەن بۆ ئەوەی ئەم پرسە ئەم تاوانە گەورەیە ببرێتە دەرەوە بە جینۆساید بناسە لەسەر ئاسی نێودەوڵەتی بەڵێ وەکو پێم وتی حکوومەتی عێراقی خۆی ئەندامی و محکەمە نییە ئەمە یەک حکوومەتی هەرێمیش ئەو توانایی نییە لەسەر ئاسی دەرەوە بەڵام حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی جارێک گرفتەکانیان لە بەرچاوی هەموو خەڵک ڕوونە ئازانی گرفتی خەڵک چی ئێستا و کەس کاریشیدا موچە وەرناکرن موچەیان نییە موچەیانی چۆن ئەمڕۆ بێت بە چ دڵێکەوە برینەکەی بێ بە دوو برین کاتی یادەکەی کاتەوە لێرە باشە بۆیە ئەمڕۆ گرنگترین شت موچەیە بۆ کەس و کاری شەیدان نییە وەری ناگری پێی نییە بۆیە ئەوەی کە جەنابەت باسیەکەی ئەوە خەمێکی سەرەکیە حکوومەتی هەرێمی کوردستان ومێ دەکەین لە دوای 36 ساڵ بیری بکەوێتەوە هەڵەبجە ئەمڕۆ ئەگەر حکوومەتی هەرێم ئەو پایامە جارێکی کە جەخت کاتەوە لە حکوومەتی عێراقی کە پێویستە قەرەبووی هەڵەبجە بکرێتەوە کە پێویستە کەیسی هەڵەبجە بە جینۆساید بناسێن لە پاڵ ئەوە حکوومەتی هەرێم باس لە ڕابردووی خۆی خەباتی خۆی تێکۆشانی خۆی بکات و هەڵەبجەشیان بیرکەوێتەوە ئەمڕۆ باشە زۆر سپاس بۆ زۆر بەڕێز کامرا مستەفا بەڕێبەری گشتی کاروباری شەهیدانی هەڵەبجە سپاس بۆەوەی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵمان نابوویت دەست خۆش